لەگەڵ نزیک بوونەوەی وادەی هەڵبژاردنەکان هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێم دەکەونە بەسەرکردنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان لە دوومانگی ڕابردووشدا حکوومەت پرۆژەی تونێلی زاخۆ و جادەی 120 مەتری هەولێر و پردی کۆبانی لە سلێمانی کردووەتەوە. بەرپرسی ناوەندی هەڵبژاردنەکانی کۆمەڵ ئیسلامیش ڕای دەگەێنێت یەکێتی و پارتی شکستیان لە حکومڕانی داهێناوە و لە دوای خوڵقاندنی قەیرانی دارایی قەیرانی متمانەشیان دروست کردووە. لە ئێستاشدا هیچ دەستکەوتێکیان نییە و پرۆژە خزمەتگوزاریەکان بە خەڵک دەفرۆشنەوە. بۆیە بەڕاستی ئێستا دووچاری ئەو قەیران و ئەو تەنگژە و سەغڵەتیە بوون کە ئێمە بەرەو ڕووی هەڵبژاردنێک کە ڕۆین یا بەرەو ڕووی چەند هەڵبژاردنێک کە ڕۆین ئەوان شتێکیان پێ نییە پێشکەشی خەڵکی کەن. بۆیە عادەتەن گەمەیەکی ناشرینیان هەیە لە سەروبەندی هەر ئینتیخاباتێکە یەن دەسەڵاتی گشتی بەکارهێنن سامانی گشتی وڵات بەکارهێنن و موئەسسات و کەلوپەل و ئۆرگان و بیناکانی دەسەڵات بیناگشتەکان بەکارهێنن بۆ دیعای ئینتیخابی. ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردوو هەفتەکانی ڕابردووە دەیبینین کە ئێستا لەلایەک ئەوەی وابەستەی موچەی خەڵکە ئەڵێن وڵا بە پاشەکەوتیش موچەمان پێ نادرێ، بەڵام لەلایەکی تر دێن کۆمەڵێ مەشاریع کە بە حساب تەواو کراون و پارەی وەتەرخان کراوە ئیفتتاحەکەن. لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی حکوومەتی هەرێم پرۆژە یاسای بودجەی نەبردووەتە پەرلەمان و هیچ پرۆژەیەکی تازەشی نەبووە. هەموو داهاتەکانیشی بۆ پێدانی چارەکە موچە خەرج کردووە. ئەوەش هاوڵاتیانی بەتەواوی لە حکوومەت بێهیوا کردووە. هاوکات ئەو پرۆژانەی کە لە ئێستادا سەرۆکایەتی حکوومەت و جێگرەکەی بەسەریان دەکەنەوە لە ساڵانی 2012 یاخود پێشتردا پارەیان بۆ خەرج کراوە، ئێستاشی لەگەڵدا بێت ئەو پرۆژانە تەواو نەکراون. هاوکات بەرپرسی ژووری هەڵبژاردنەکانی بزوتنەوەی گۆڕانیش ڕای دەگەێنێت ئەم حکوومەتە ئەندازیاری شکستی 26 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستانە و لا ڕێگەی نمایشکردنی پرۆژە خزمەتگوزاریەکانیشەوە پینە و پەڕۆی شکستەکانی دەکات. من بە مانۆڕی سیاسیشی نابینم بە پرۆژەی یان بە هەنگاوەکانی داپۆشینی شکستەکان و پینۆپەڕۆی شکستەکانیان نەبینم کامە ئەوەندەی تر لای خەڵک ڕقەستورترە بێ بەرامبەر بۆ هەنگاوانی شکست، چونکی ئەمانە هی سەردەمانێکن کە هەرێمی کوردستان بودجەی لایەنی دارایی لەو پەڕی باشیە بۆ گەر ئیدارەیەکی باش هەبووە ئەم پرۆژانە چەندین ساڵ بۆ تەواو بوو بن، بەڵام پارەی ئەم پرۆژانە لە بانقەکانی هەندەرانن، لە بانقی تاکە کەسیەکانان ئێستەیەن لە قوتی خەڵک لە موچەی خەڵک لە ڕوبع موچەکەی کە دن بە خەڵک لە پارەی بڕای خەڵکم پرۆژانە تەواوەکەن بۆیە بێ لەو کاتانی کە و پرۆژانە ئاکرێتەوە بەدەستکەوت بە خەڵکی فرۆشنەوە کاتە سزا بدرێنەوە هاوڵاتیان داوای دادگایکردنی ئەم کەسانە بکەن. با بڕوای چاودێران یەکێتی و پارتی لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا پێگە و کەرەستە و بەرپرسیارەتی و داهات و زەوی شارەوانی و دەسەڵاتەکانی حکوومەت بەکاردێنن بۆ ماکیاشکردنی شکست و پەردەپۆشکردنی بەڵێنە بێبنەماکانیان. لەگەڵ ئەوەشدا کە حکوومەت پارەی پێدانی چارەکە موچەی موچەخۆرانی نییە، سەرقاڵیکردنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان دەبێت. ئەوە ژوای کردووە کە هاوڵاتیان بڵێن بەسکی برسی و گیرفانی خاڵیەوە حوسەڵەیان نییە بەسەر پرد و جادەی قیری تازە و شۆسەی ناوباخ و پارکەکاندا بگەڕێن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.